ئازیزان ڕاڕای دەرونی یەکێکە لەو حاڵەتانەی کە ڕەنگە هەر یەک لە ئێمە ڕوبەڕووی ئەم بابەتە بینەوە، بەڵام بابزانین چ کاتێک ڕاڕای دەرونی مەترسیدارە و پێویستی بەڕاوێشکردن هەیە. بۆیە لەم تەورەیە باز لە ڕاڕایی و لێکەوتەکانی یەکەین، هەروە باسێکیش لەواکەین بابزانین لایفستایل یاخود بە تایبەتریش خواردن باس بکەین، بابزانین چ کاریگەریەکی هەیە بە شێوازێکی گشتی لەسەر گرفتە دەرونیەکان و بە تایبەتریش لەسەر ڕاڕایی. ئەم بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر قادر حسێن کە بەڕێزیان پسپۆڕی دەرونین، زۆر بە خۆشحاڵی ئێستا لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێ بێ باش بێت. سڵاو لە جەنابتان و سڵاو لە بینەرانی کەناڵەکەتان. زۆر سپاس بۆ تۆ دکتۆر. دەستپێکی گفتوگۆکانمان با لە خودی ڕاڕاییەوە دەست پێ بکەین، بابزانین مەبەست لە ڕاڕایی چێت و چۆن پێناسەیەکی. بەڵێ بەناوی خۆی بەخشندە و مێهرەبان. تەبەن سەبارەت بە ڕێڕاییەوەی کە بە تەڕەدودی نەفسی ناو ئەبرێت بریتە لە هەستکردن یاخود دۆخێکی دەرونی کە مرۆڤ تایە تووشی جۆرێک لە نائارامی، تووشی جۆرێک لە ناسەقامگیری و لە جۆرێک لە ڕاڕایی و ترس ئەوێت لە بەرامبەر لە مووقفێکا کە زیاتر لە ئۆپشنێک زیاتر لە ئەگەرێک لە بەردەمیا کراوەیە، ئەمەش بە هۆکارێکی دەرونی یاخود بە هۆکارێکی عەقلی یاخود بە هۆکارێکی کەلتوری و کۆمەڵایەتیەوە. تەبەن وەکوتم ئەمانە ئەکرێت هەرێکیان تاسیریان لەسەر ڕاڕایی هەبێت و ڕاڕایی کاتێک بە مانای کەلیمە لای مرۆڤ بێتە کێشەوە بێتە گرفت ئەگەر بەردەوام یا خوشیبە بەردەوام بێت، ینی مەبەسمان لە بەردەوام بوون و شیبە بەردەوام بوون ئەوەیە کە مرۆڤ ئەگەر لە ڕۆژێکا بۆ نمونە چەند ئیشێکی هەبێت لە چەند مووقفێک و بجۆزێتەوە بۆ چەند مووقفێکی تر لە زۆربیانە تووشی ئەم حاڵەتە بێتوە تووشی ڕاڕایی بێت. نمونەی ڕاڕایی چییە؟ ئەزانی نمونەی ڕاڕایی مەسەرەن ئێمە چینە بازار لەوا چێت کڕینی کراسێک پێویست نەکات 3 ڕۆژ بچین یا هەر لە ئەسڵا پێویست نەکات زۆر بیری لێ بکرێتەوە کە بیریشی لێکراوی پێویست ناکات 3 ڕۆژ بچین بۆ بازار تا کراسێک هەڵەگری. من ئیمتحانێکم لەوە ئیمتحانەکە بۆ نمونە تاقیکردنەوەیەکم هەیە ئامادەی ساڵێک خوێندومە ئامادە باشیم بۆ وەرگرتووە، بەڵام کاگاتە شەوی ئیمتحان ڕاڕایی وام لێکات ساغ نەبمەوە لەسەر ئەوەی بەیانی ئیمتحان بە شەرتەوە کوتم ئەمە خۆی دۆخە خراپەکەی ڕاڕایی لێرایە پێشووتر ئامادەی خۆم وەرگرتو 1 ساڵ دەوام کردووە مامۆستا وانەی بۆ شەرحکردوم خۆشم ئامادە باشیم وەرگرتەوە سایم کردووە کە ئەگەمە شەوی ئیمتحان سەیرەکەی ناتوانم بڕیار لەوە بم بەیانی ناتوانم بڕیار لەوە بم خۆم یەکلایی کەمەوە کە ئیمتحان و تاقیکردنەوەکە بەمیانە ئافرەتێک لە بەردەم شوکردن یا کەسێک ئێوێژن بێنێ بە هەمان شێوە هەچی احتیاتی خۆی خسوێت پارەی پێویستی لە بەردەسایەوە پلانی بۆ داناوە پرسیاری دەوروبەری کردووە کەسەکە کەسێکی خراپ نیە، بەڵام ناتوانێت خۆی یەکلایی کاتەوە لەوە کە بچێتە ژیانی هاوسەرگیریەوە یان نەچێمە ئەمانە کرێت بە نمونەی ڕاڕایی و قەلەقی دووشتی جیاوازە. ئەزانی قەلەقی خاڵی هاوبەش هەیە، خاڵی هاوبەشیان هەیە. قەلەقی و ڕاڕای قەلەقی بریتە لە جۆرێک لە ترس، بەڵام مەرج نییە لە مەسەلەی ڕاڕایە ترسە بێت. خۆی گەورەترین کرۆکی قەلق بریتە لە ترسێک کە سەرچاوەکەی نەزانراوە بە نیسبەت مرۆڤەکەەوە بریتە ئەنەکزایەت یاخود قەلق بریتە لە جۆرێک لە ترس شێوەیەکە لە شێوەکانی ترس کە سەرچاوەیەکی دیار و ئاشکرای بە نیسبەت مرۆڤەوە نیە. مەسەرەن ئینسان بە ئاشکرا ترسێت لە حیوانێکی دەڕەندە، بە ئاشکرا ترسێت لە مارێک، بە ئاشکرا ترسێت لەوەی سیارە لەی بە ئاشکرا ترسێت لە ئەمانە ترسی تەبیعین. بەڵام لە مەسەلەی قەلق و دڵە ڕاوچەیە دڵە ڕاوچێ کەسەکە ئەترسێت بەبێ ئەوەی هیچ مبەڕێرێکی معقول هەبێت. باشە کەسەکە ئەترسێت ترسێکی زیاد لە حەد و ناپێویستی هەیە بەبێ ئەوەی کە وەکوتم هیچ مبەڕێر و هیچ بەڵگەیەکی معقول و منطقی هەبێت بۆ ئەوەی کە بترسێت تووشی بە نسبەت تەڕەدودەوە یا بڕیاردانەوە ئەفەن بە نسبەت دڵە ڕاوچیە بە نسبەت ئەوەی کە باسەکەی جەنابتان بە کوردێکی تەڕەدودی نەفسی بە کوردی وتمان ڕاڕایی بە نسبەت ڕاڕایی و ئێمە لە مەسەلەی ڕاڕاییە بڕیارمان پێ نادرێت. مەرج نییە مەسەلەی ئەو بڕیار نەدانە لە ترسەوە هاتبێت. کێشەکە لە مەسەلەی ڕاڕاییە ئەوەیە کە تۆ خۆت ناتوانانی دۆکوتم دوو ئۆپشن سێ ئۆپشنە لە بەردەمایە ناتوانانی خۆ لەسەر یەکێک لەمانە ساخکەیتەوە بڕیارە بۆ نادرێت لە مەسەلەی بڕیارە تووشی شکستەبی ئیتر مەرج نییە ئەمە هۆکارەکەی ترس بێت. مەرج نییەوە سەرچاوەکەی لە ترسەوە هاتبێ، بەڵام عادەتەن لە قەلەق یاخود لە دڵە ڕاوچەیە قەلق ترسێ و ترسەکە تا ڕادیەک ترسێکی ناتەبیعی و سەرچاوی ترسەکەش نادیارە. زۆر باشە دکتۆر بێگومان بەردەوامە بین لە قسە و گفتوگۆکانمان هەر لەسەر ڕاڕایی و پەیوەندی خۆراک بە گرفتە دەرونیەکان و کۆمەڵک ئاماری تر لە ڕێگەی راپۆرتێکەوە زانیاری زیاتر وەرەگرین با پێکەوە بینەری ئەم راپۆرتە بین و دواتر درێژە بە تەور و گفتوگۆکەمانین.
ئایا لەو کەسانەی ڕاڕایی دەرونیت هەیە ئەوە دوودڵ مەبە و چارەسەرەکەی خواردنی میوەکانە. نوێترین توێژینەوەی زانستی کە سنتەری سیدنی بۆ ڕێگریکردن لە پیربوونی پێشوەخت لە ئوسترالیا و بە دیاریکراویش لە زانکۆی نیو ساوس وێلز ئەنجامی داوە دەریخستووە خواردنی میوە و سەوزا مرۆڤ لە گرفتە دەرونیەکان دوور دەخاتەوە بە تایبەتیش نەخۆشی ڕاڕایی دەرونی. توێژینەوەکە لەسەر کەسانی سەر و 45 ساڵ ئەنجام درراوە و پەیوەندی نێوان خواردنی میوە و سەوزەی بە ڕاڕایی دەرونیەوە خستۆتە ڕوو. بۆ ئەمەش توێژەرانی زانکۆی ناوبراو هەستاون بە شیکاری داتای 1970 کەس لە 6 کیشوەری جیاواز کە بۆ ماوەی 9 ساڵ توێژینەوەکە ئەنجام دراوە. لە ئەنجامدا بۆیان دەرکەوتووە پەیوەندێکی بەتین هەیە لە نێوان بەکارێنان و خواردنی میوە و سەوزە و ڕاڕایی دەرونی. توێژەرانی توێژینەوەکەی زانکۆ ئوسترالیەکە دەڵێن ئەو کەسانەی میوە و سەوزە زۆر دەخۆن کەمتر دووچاری گرفتە دەرونیەکان دەبن و لە ئێستاشدا ئەم توێژەرانە دەیانەوێت بگەنە ئەو ڕاستیەی بە دیاریکراویش چ جۆرە میوە و سەوزەیە کاریگەری ڕاڕایی ڕاستە و خۆ کەم دەکاتەوە. ڕاشی دەگەێنن خواردنی میوە و سەوزە کاری مێشک چالاک دەکات بە تایبەت لە تەمەنی سەر و 45 ساڵی هۆکارێکیشە بۆ ڕێگریکردن لە پیربوونی پێشوەختی مێشک. ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕاڕایی دەرونی وەکو نەخۆشیەکی جیهانی وەسف کردووە بە یەکێک لە نەخۆشیەکانی سەردەمیش باسی دەکات کە لە سەدا 5 پێگەیشتوانی جیهان بەدەست ڕاڕایی دەرونیەوە دەناڵێنن و زیاتریش ئەم نەخۆشیە دووچاری ژنان دەبێتەوە بەراورد بە پیاوان. بە دیاریکراویش ڕێکخراوەکە دەڵێت لە سەدا 3.8 دانیشتوانی جیهان ئەم نەخۆشییان لەگەڵە. سواس بە هاوکارمان ئاری بۆ ئامادەکردنی ئەم راپۆرتە. دکتۆر چیت هەیە لەسەر ئەم راپۆرتە کە ئەڵێ ڕاڕایی ڕێژەی ڕاڕایی پێوتین کە چەنە لە جیهاندا و ئەم توێژینەوەی ئەنجام دراوە کە خواردنی میوە پەیوەندی بە ڕاڕاییەوە هەیە بەڕێستانەوە بارەوە ئەزانی خۆی مەسەلەی خواردن هەر خواردن بەعام بۆ لە ناویانە میوە و سەوزە ئەوەی کە ئایا پەیوەندی ڕاستە و خۆی لە پەیوەندی ڕاستە و خۆ لە بینی خواردنی میوە و سەوزەیەوە لە بینی ڕاڕاییە هەیە بەڕاستی من بەجێڵم بۆ راپۆرتەکە بوو توێژینەوەی کە کراوە ئایا ئێمە ئەگەر هەر بە فعلی میوە زیاد بخۆین یا سەوزە زیاد بخۆین لە ڕاڕایی بە دوورەبین وەکوتم لە ڕوعلمی و پەیوەندی ڕاستە خۆکەوە بەجێڵم بۆ بەڵام هەر بەڕاستی ئەمە مەسەلەی خواردن ئەکرێت ئەو مۆزوعە پەیوەندیەکی تر هەبێت لە بینی خواردنی ئەوانەیە مەسەن بۆ نمونە عادەتەن تۆ ئێستا هەر یەک لە ئێمە تەسەورمان لەسەر سەوزە تێڕوانینمان بۆ خواردنی سەوزە و بۆ خواردنی میوە ئیجابیە کاتێک کە تۆ خواردنێکە خۆیت و تەسەوری لەسەری ئیجابی و باوەڕ بەواکەی کە ئەکرێت ئەم خواردنە لە گۆشت زەرەری کەمتر بێ بۆ جسم و جەسەی تۆ بە پێچوانەوە ئێمە وای خوێنینەوە کار سوودی هەیە بۆمان باشە مەسەرەن پێسەوالیەکە و ئەبێتە سەبەب بۆ گەشە پێدانی بۆ نمونە قژە پێسەوەکوتم عەقڵە ئەم تێڕوانینە خۆی لە خۆیە بۆ ئەو بۆ میوە و سەوزە بۆ خواردنی میوە و سەوزە ئەکرێت ڕاڕایی کەم کاتەوە یعنی تۆ جۆرێک لە حەسم لای تۆ دروستەکە جۆرێ لە یەکلایی بوونەوە لای تۆ دروستەکە کە خواردنی ئەمانە تۆ قەڵەو ناکە خواردنی ئەمانە جەسەی تۆ تووشی نەخۆشی ناکە خواردنی ئەمانە کێشەی جسمی و جەسەیی بۆ دروست ناکە تەسەور و تێڕوانینە لە ئەسڵا ئەکرێت ئەو حاڵەتە دەرونیە لای تۆ دروست کات کە کەمترین ڕاڕایی و کەمترین دوودڵی تیابێت بە تەسەوری من ئەکرێت بۆ چوونەکە ناڵم ئەمەی من ڕاستە بەس ئەکرێت بۆ چوونەکە بەشێکی پەیوەندی بەمەوە هەبێت نەک ئەوەی کە ڕاستە و خۆی ئێمە ئەگەر سێومان زۆر خوارد ئەگەر پرتەقاڵمان زۆر خوارد ئەگەر تەڕەتیزە و کەوەر و کەرەوزمان زۆر خوارد ئەمە ببێتە سەبەب بۆ هۆکاری ڕاڕایی خۆی تەنها کرداریە شتێکە ئەبینرێت یان بیرکردنەوەی ڕاڕایی هەر لە ئەسڵا ڕاڕایی لە بیرکردنەوە دەست پێکات بەس ئاعرازەکانی لە جەسەیە دەرەکەوێت ئاعرازەکانی لە بڕیارە دەرەکەوێت ئاعرازەکە مەبەسم لەوەیە لە ئەسڵا ڕاڕایی لە بیرکردنەوەیەت وەکو وتم من لە پێناسەکەی وتم هەستە بریتێ لە جۆرێک لە ئەحساس جۆرێک لە شعور جۆرێک لە هەست کەواتە مادەم هەستە مادەم شعورە مادەم تێڕوانینە کەواتە گرفتەکە لە بیرکردنەوەی ئینسانە بۆ
بارودۆخەکانەوە بۆ مووقف و بارودۆخەکانەوە لێرەوە سەرچاواگرێت کێشەکە کێشەیەکی عقلیە بەڵام ئەکری ئەم کێشە عقلیە لە شێوەی ئاعراز و نیشانەی جەستەیە لە شێوەی ئاعراز و نیشانەی دەرونیا دکتۆر کەسێک کە ڕاڕابێت لێکەوتەکانی چیە بۆ ژیانی ئەو کەسە چی بەسەر ژیانیە مەسەلەی ڕاڕایی یەکەم شت کە ڕاڕایی دروستێکات ئەوەیە کە ئینسان تووشی چەقبەستویەکات نایەڵە ئینسان بەرەو پێش بچێت باشە مێمە لە دەروونناسیە دەسەواژەیەکمان هەیە کە منطقەی ئامینی پێوترێ منطقەی ئامین یاخود ئەوەی کە ناوچەی زۆنی ئامین و کۆمفۆرت زۆنی پێوتێ بریتێ لەو شوێنەی کە توی تایی لە ڕووی دەرونیەوە مەسەن ئێمە کە ژنمانی وا تەسەورەکەن داوامان لەکەن ژن بێنی ناشوو بکەین وا تەسەورت نایەن چێڵە کە تۆ ژنت تێنا ئەو دۆخی ئێسەت بۆ ئەمێنێتەوە تابەن لێرەوە ئێستا تۆ لە حاڵەتێکی تاڕادێک ئستقرارایی بەڵام هیچ دڵنیاییەک نییە بۆ ئەوەی کە ژنت تێنا یاشوت کرد ئیمتحانەکەت دا باشە سەفەرەکەت کرد لەو دۆخی ئێستا باشترە بێت مەبەستی براد لەوەیە مەسلەی ڕاڕایی گەورەترین دەرەنجامی مەسلەی ڕاڕایی ئەوەیە کە نایڵێت تۆ لە زۆنێکەوە بجوێزیتەوە بۆ زۆنێکی باشە لە زگورتێتی و مەسەرن بۆن مەرج نییەوە بەزیتر گواسیشەوە بە دەروون ئەمە نەتیجەی دووەمی ئەمەیە یەکەمیان جاری وایە هەر تووشی چەق بەستویی دەکات لە شوێنێکە ڕاتەگرێت جاری وایە ئەڕۆیت بەڵام بە دەروونێکی نائارامەوە ئەڕۆیت بەڵام زۆر مانووی لە ڕووی دەرونیەوە ئەڕۆیت بەڵام دڵنیانیت ئەڕۆیت بەڵام لە ڕووی دەرونیەوە قورسیت کەواتە دەرەنجام و نەتیجەی دووەمی ئەمەیە یەکێکی کە لە نەتیجەکانی بڕیاری هەڵەیە یعنی من ناڵم و نمونونەکەی پێشوو تەلەبەکە هیچ مشکلەی نییە سعی کردووە لەوەشە چێت ئەگەر بچێتە ئیمتحانەوە نەوەت و بەرەو سەر بێنێت بەڵام لەواشێت ڕاڕایی وای لێ بکات کە بڕیارێکی هەڵەبا و ئیمتحانەیە باشە ڕاڕایی وای لێ بکات کە هەر لە ئەسڵا ئەو ساڵی تەجیر کات باشە لەبەرەوە یەکێکی کە لە دەرەنجامەکانی ڕاڕایی بریتێ لەوەی کە ئێمە بەهۆی ڕاڕاییەوە زۆر جار بڕیاری هەڵاین و ئەو بڕیارەی کە ئەین لە جێی خۆیانە بڕیاری یەکێکی کە لە دەرەنجامە هەرە خراپەکانی ڕاڕایی ئەوەیە کە جاری وایە ئەبێتە سەبەب بۆ ئەوەی ئێمە خەڵکانی کە تۆم بەتایبەت ئەگەر بزانین خەڵکانی کە تاسیریان لە بڕیارەکانی ئێمەیە هەیە مەسەرەن بۆ نمونە تۆ بڕیارت داوە ئیمتحان بی بەڵام شەوی ئیمتحان برادەرێکت پەیوەندی پێواکە باشە ئەوڵێ ئیمتحان نایم تۆ کەویتە ژێر تاسیری ئەو تۆش ئیمتحان نای لێرەوە دەسەکەی بەلەوەمەکردنی ئەوانی تر و ئەمە جاری وایە ئەبێتە سەبەبێک بێتە هۆکارێک کە ئێمە بەردەوام کەسانی کە پاساوی و شکستی خۆمان بە کەسانی تر بینەوە ببڕین بەسەر کەسانی تیاکە ئەو کەسانەی دکتۆر کە تووشی ئەم ڕاڕاییە بوون خۆیاندان بەوایە ئەنێن کە بەڵێ ئەم کەسانە کەسێکی ڕاڕان لە ژیانیانە ئەگەردانی پیانێن چی و ئەگەردانیش بە ئەو ڕاڕایی خۆیانانەیەن چ گرفتێک دروست من هەر لە دەرەنجامەکان ئەویستمەمە ئێمە وتمان هەمە ئێمە هەر لەو جۆرەیە کەسانێکمان هەیە ئەمە ئەیاتە مەسلەی شکست و مەسلەی تەڕەدود و مەسلەی ڕاڕایەکەی یاتە پاڵ کەسانیکە بەڵام مشکیلەکە لەوایە جاری وایە لەوەش قورسەر ئەوەیە کەسەکە زۆر ئەمە ئەیاتەوە ئەخاتەوە سەرشانی خۆی ئەمەش ئەبێتە سەبەب بۆ کار بەڵێ ئێمە زۆر کەسمان هەیە کە هۆکاری ڕاڕایەکەی و هۆکاری بڕیار نەدانەکەی هۆکاری بڕیارە هەڵەکە بۆ خۆی ژێڕێتەوە باشەوە لەوەچیان لە ئەسڵا خۆشی نەبێت بەڵام بۆ خۆیەوە ئەم بەردەوام هۆکاری شکستە هۆکاری تەڕەدودە بۆ خۆت ئەبێتە سەبەب بۆ ئەوەی کە تەقیمێکی سلبیت بۆ خۆت یا هەڵسەنگاندنێکی سلبیت بۆ خۆت هەبێت یا کەسەکە حاشا لە ڕووجەناوتان بینە بە شێوەیەکی سووک سەیری خۆی بکات و متمانەی بە تاقەوتوانەکانی خۆی نەبێ بەڵام بەڵێت چۆن ئێمە خەڵکمان هەیە هۆکاری ڕاڕایەکەی بۆ کەسانی تر و بڕیارە هەڵەکەی بۆ کەسانی ترە جێڕێتەوە خەڵکیشمان هەیە خۆی بە مۆزنیب و تاوانبارەزانەوە هەر لە ئەسڵا یەکێک لەو شتان لەو دیاردە خراپانەی کە لە دەروونناسیە باسی لە یەکرێت مەسلەی لەومەذاتە یا ئەوەی کە ئێمە بەردەوام خەریکی لەومەکردنی خۆمانە بین بەهۆی ڕاڕاییەوە بڕیارێکی هەڵای باشە بەهۆی ڕاڕاییەوە وەکوتم هەر ناتوانین بڕیار بین بەڵام دواتر کە ناتوانین ئەوە خەڵک ئیمتحانی یا و چوە شوێنێکی باشە خەڵک ژنی هێنا خەڵک شووی کێ خەڵک سەفەری کێ خەڵک کەسابەتی کە چوە شوێنێکی تر من لە شوێنی لێرەوەی تر دەسەکەم بەلەوەمەی زاد حاشا لە ڕووی جەنابتان تاوام لێت خۆم لێ بێ بە شتێکی تافی و بێنەرخ خۆم لێ بێ بە شتێکی سووک کەواتە ئەکرێت ڕاڕایی بەڵێ ئینسانەکە بیاتە پاڵ خۆی وە لەوێشەوە ببێتە سەبەب و هۆکارێک بۆ ئەوەی کە هەم خۆی سووک هەڵسەنجێنێت وە خۆی بە سووک و بێنرخ و بێرزش ئەکرێت بڵین نەخۆشی دەرونیە
ڕاڕایی ئەگەر مەبەستی جەنابتان قەدەقە بەڵێ ئێمە شتێکمان هەیە ئەنەگزایەتی دیسۆردەری پێوتیا دڵڕاوچی دەرونی پێوتێ قەدە بەڵام تەرەدودی نەفسی نەخێن ئێمە ئەو دووزاراوەی لە دەروونناسییا فەرقیان هەیە تەرەدودی نەفسی کێشەیەک یا ڕاڕایی دەرونی بەعربی تەرەدودی نەفسی پێوتێ کێشەیەکی دەرونیە وەک نەخۆشی نیە بەس کێشەیەکی دەرونیە کە ئینسان هەنێک لە مرۆڤەکان تووشێ بن وەکو هەر لە دوا پێناسەکە ئاماژەم پێکەی لەبەرەوەی کە زیاد لە حەد ئەمە بەکارێن جاری وایە هەر لە ئەسڵا مەسەلەی ڕاڕایی شتێکی پێویستە لای ئینسان هەبێت بە تایبەتی لە گواستنەوە لە مووقیفەکە بۆ مووقفێکی تروە جاری وایە ئەبێتە سەبەب بۆ ئوەی کە یارمەتی ئینسان با پلان یارمەتی بڕیاری دروست با یارمەتی بە ئیعادە نەزەری خۆی بکاتەوە سەر لەنوێ بیر لە تەسەڕف واسوکەوتی خۆی بکاتەوە بەڵام لە هەمان کاتە ئەگەر حاڵەتەکە بوو بە حاڵەتێکی بەردەوام ئەبێ بە کێشەیەکی دەرونی و ئەبێ بە گرفتێکی دەرونی کۆمەڵک سلبێت بە دوا خۆیان وەکو باس بەڵام وەکو نەخۆشی نەمبیسەوە وەکو نەخۆشی باس باشە دکتۆر لە چ کاتێکە بۆ نمونە ئەو کەسانە پێویست بەوە کات کە ڕاوێژ بە کەسانێکی پسپۆر و شارەزا بکەن یاخود سەردانی پزیشکێکی دەرونی بکەم بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە دەرونیان ئەزانی خۆی ئەمە هەل ئاسان بش ئەو کاتێک کە ئەبێ بە گرفت دیارە شتەکان زۆر گەورە کاتووە لە ئیشی ڕۆژانەیە بەردەوام ئەمە ینی لە بەسی ترین شتیا لەو ئەچێت ئەمە دەربکەوێت لە کڕینی کراسێکە لە خواردنە لە چوونە مەطامێکە لە ینی خەڵکی گیری خواردوو بەدەزەوەی کە ولفەتی بۆ گرتووە چێتە مەطامێکی دیاریکرا یا چێتە خواردنگەیەکی دیاریکرا و کاتێک کە برسیە بێت هەر گۆڕینی ئەم مەطعامە جاری وایە زۆرێوێت لای هەنێک کە زەکرێت لای من و تۆ بەسیط بێت بە بازارە کە تێپەر بەڵام خەڵکێتان نەچێتەوە مەطعامە ئارام نابێت بۆ ئەوی کە نانەکەی بخوات بۆ کوتم لەمانە دەرەکەوێت هەر کاتێک ئەم خەسڵەت و سیفەتانە لە ئینسانەکە دەرکەوت پێویستی بەوەیە یا خۆی عیلاجی خۆی بکات یا خۆی ببێ بە دکتۆری خۆی یا خۆی کە هەسەکات ئەمە گرفتە ئەمە کێشەیە لای ئەو هەیە و بۆتە سەبەب بۆ ئەوەی کە تووشی چەق بەسووی بێت بۆی کە بڕیاری هەڵەبات بۆ ئەوی کە ئارام نەبێت لە ژیان ئەگەر خۆی هەستی پێ نەکات و ڕەنگە پێشی قبول نەکرێت کە بەرامبەرەکە پێ بڵێ بڵێ تۆ کەسێکی ڕاڕای بۆ هەموو بابەتێک بەم شێوازی ڕەنگە پێنا لەم کاتیا بە ڕەفیقەیە برادەر هەیە دایک و باوکەیە کە سوکار هەیە مامۆسامان هەیە مامۆسا هەیە بەڕاستی لەم کاتان هەیە جاری وایە بە هەنای تەلەبەوە مەسەرنی مامۆسامان هەبووە ئەوەی لای تەلەبە یەک لای کردوێتەوە باوەڵەگە و حجە بۆی سەلمانە و توێتی کاکە پێویست ناکات تۆ بچیتە بۆ نمونە ڕشتەی ئەدەبی و پسپۆڕی ئەدەبی هەڵبژێرە بچۆرە عیلمی لەبەرەوەی من پێتەڵێم ئەمە دەرەجەکانی ئەدەبیتەوە ئەمە دەرەجەکانی دەرسە عیلمەکانتە بە بەڵگەی کۆنکرێتی تۆ لە دەرسە عیلمەکانە باشتری وەجب بە چەند جەلسەیەک و چەند دانیشتنێک بەتایبەت ئەو کەسانی کە جێگەی گرنگی پێدانن لای ئێمە دایک و باوکە مامۆسایە دکتۆرە ڕایشکاری دەرونی ڕەفیق و برادەرە بەتایبەت ڕەفیقێک کە ئێمە سەرسامین پێی ئەمان ئەگەر دەرچیان بە شتێکی وا کرد و هەستیان کە شتێکی وا لای برادەرێک لای کوڕێک لای کچێکیان هەیە لای خوێنکارێکیان هەیە و لە هەموو مەکتەبەکانی شاپێم وابێ ڕایشکاری دەرونی هەیە یا حتا کەسەکە گەل لە مەسەلەی ژنی هێنایانەوە بێ ئەکرێ مامۆسایەکی ئاینی ڕۆڵی لەو مۆزوعە بێت بە بەڵگەی کۆنکرێتی بۆ کەسەکە ڕوونکاتەوە کاکرێت ئەمە گرفتێک بێت یا حاڵەتێکە لای ئەو هەیە و پێویستی بە چارەسەر هەیە پێویستی بۆ هەیە کە خۆی یەکلایی کاتەوە لە ئەگەر لە هەنێک تەبەنۆکوت من جارشکێتاچی دەکەمەوە لە هەنێک لە بڕیارەکانیان لە هەنێک لە بابەتەکانە ڕاڕای هەبێ شتێکی ئاساییە بەڵام ئەگەر بوو بە کاری ڕۆژانە و بەردەوامی ئینسان باشە دکتۆر ئەمەیکە بەڕێزت باسیەکەی کە کەسێک هاوکاری بکات بەس من ئەگەر نیشانە سەرەتاییەکانی ڕاڕایی لە خۆما ببینم خۆم ئەتوانم چی بۆ خۆم بکەم یەکێک لەوانە ئەوەیە کە ئێمە دوورکەوینەوە لە حکمی پێشوەخت باشە دوورکەوتنەوە لە حکمی پێشوەخت تۆ کە ئیمتیحانەکەت نەداوە و تەبان من ئەمە تخوا باسیەوەکەم کە ئامادەی وەرگرتووە چۆن لە خۆتەوە بڕیار لەوای کە دەرناچی ئەگەر کە ئیمتیحانی شەید هەر یەکێک لە احتیمالەکان لە مەسەلە ئیمتیحانە ئەوەیە کە تووشی شکست بیا کەم بێن باشە کەواتە هەر لە ئەسڵا یەکێک لە حجەکان ئەوەیە کە ئێمە شتەکان چۆنن لە واقع ئاوا سەیریکەین و حکمی پێشوەخت حکمی پێشوەخت لەسەر خۆمان نین بەو حکمی پێشوەخت بەو مانایی کە تۆ هێشتا نەچوویتە در ژیانی هاوسەرداری و چۆن لە خۆتەوە تەسەورەکەی ژیانی هاوسەرداری بریتێ لە دۆزەخ باشە چۆن لە خۆتەوە ئیمتیحانەکەت نەیاوە چۆن تەسەورەکەی یا ئەوە کەواتە دوورکەوتنەوە لە حکمی پێشوەخت یەکێکی کە لە عینەکان ئەوەیە کە ئینسان لە مەسەلەی دوورکەوتنەوە لە ڕاڕایی ئەوەیە کە خۆ نەبەستیتەوە بە ئەزمموی شکست خواردووە ئەوەی پێشووتریان تەسەور یا حکمی پێشوە ئەمەیان ئەزمموی شکست خواردو تەبەنی چێک لە هۆکارەکانی
ڕاڕایی بریتە لەوەی کە ئێمە بەردەوام وەکوتم تووشیش بە ئەزمموی شکستبی ئەکرێت ئێمە پێشووتر لە مۆزوعێکا شکستمان هێنابێت لە ئیمتحانی یەکەم شکستم هێناوە باشە بەس ئەکرێت ئەو ئیمتحانەی پێشووتر بارودۆخێکی تر ئەکرێت طبیعەتی مادەکە ئەکرێت کات و شوێنی ئیمتحانەکە مەبەسم لەوەیە دوورکەوتنەوە لەوەی کە ئینسان بەسم بەس ئەم خاڵە بکەمەوە خۆی نەبەسێت بەو شکستانی کە لە ڕابردووە لەو ئەزمونە شکستانی شکست خواردوانی کە لە ڕابردووە پیان تێپە دەست خۆش بێت بەڵای زانێرەکانمان بەڵای زانەگەڵتان بەردەوامین کار